celebration event. ژنێکی ئاینیە بۆنەیەکی فەرهەنگی کۆنی هونەری جوانی باو باپیرانمانە با بڵێن بەو نەسەیە یادی 2700 ساڵی پێش ئێستەیە پێش زاهینی شیعانی دیارە ئەو جەژنە وەکو هەموو ئاین و ئاینزاکان جەژنی وەکو چۆن بڵێ ڕۆژووبوونە دەمکردنەوە لە ڕۆژووبوون وەکو بوسڵمان وەکو مەسیحی وەکو یەهودی بکە بە ڕۆژوو دەبن پاشی ڕۆژووگردنیان جەژنیان هەیە ئەو جەژنە جەژنی ڕۆژووبوونی برایانی کاکەیمانە زەردەشتەکان بەشداری مەراسیمی کاکەی یارسانیەکانمان خوشکبرایانی کاکەی یارسانیەکەین کە لەم جەژنە جەژنێکی کەلتوری دینی یارسانیەکانە کە ئێمە زۆربەی ئاهەنگ و جەژنەکان بە میوزیک بە خۆشی بە شادی بەڕێوە ئەبێت. ئێمە لە بنەڕەتچەدا ئێمە هەموو دینە کوردستانیەکان دینە موغەکانین دینە ئەزداییەکانین ئەمڕۆ ئێمە پێکاتەیەکی ئاینیمان دروست کردو لە کوردستانە هەوڵە دەین بۆ زیندوکردنەوەی مێژوو ڕەسەن و دین و فەلسەفە و بیر و بە ئایدۆلۆژیا ئاینە کوردیەکان لەم ڕۆژەدا ئێمە سەر و ڕێز و نەوازشدا دەمێنین بۆ هەموو ئەو کەسانەی کە ئەم ڕۆژە بە پیرۆز لە قەڵەم دەدەن خۆشحاڵین بەوەی کە ئەمڕۆ لە کوردستاندا پێکاتەیەکی ئاینی بەرقەرارە کە هەوڵ دەدەین بۆ پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردن بۆ ئاشتی بۆ تەبایی بۆ ڕێزەکانی تەباییکردنی ئاشتی. Oh, Rama.